بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی نیهانی قورآن. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. داوا لە خۆی گەورەکەین تاعات و عیبادەت و پەرستی هەموو لایەکمانی لەم مانگە بەرز و پیرۆزەدا قبول کردبێ. ئازیزان، لە مەڵقەی بەرنمەیەدا بە پێویستمان زانی باس لە تۆرێکی گرنگ یا بابەتێکی گرنگی پێوەست بە قورآن و فەرموودەوە بکەین، ئەویش بنەما دۆزی ئەعجازی زانستیە لە قورآن و فەرموودەیە. ئەم بابەتە زۆر گرنگی پێدراوە لەوەی کە ئەعجازی علمی لە قورآن و فەرموودەیە هەیە و باز دەکرێەوە چۆن چۆنیە لە هەندێک شوێن و لە هەندێک ئايات لەگەڵ تەفسیرکردنی و ڕاوەکردنی ئەم ئاەتە پیرۆزانەیە کەسانی اختصاص و کەسانی پسپۆر گەڕاون بۆ ئەوەی کە بنەما زانستیەکانیشی بدۆزنەوە کە قورآن و فەرموودە باس لە هەندێک بابەتی زۆر گرنگی علمیەکەن، بەڵام لە بەرامبەریشە هەندێک نەیارن بەم ڕەهاییە بۆ گەڕان بە دوای پاساوە زانستیەکانی نێو قورآن و فەرموودەیە. ئێمە دەمانەوێت تیشکێک زۆر بەڕوونی لە میانەی گفتوگۆمان لەگەڵ بەڕێز کاک دکتۆر دیاری ئەحمەد سەرنووسەری گۆڤاری هەیڤ لەبارەی ئەو بابەتە ئەنجام بدەین. سەرەتا لە سەرەتای بەرنامەوە بە گەرمی مەخراتی بەڕێز کاک دکتۆر دیاریەکەین. زۆر سپاس هێنانەوەتان ئامادەن. دەستخۆشیان بۆ بەرنامەکانی پێشوو لێکردن وتان با بۆ ئەمەش ئەزیەتان بێت. خۆبکەمیش باش بێش بەخێر بێن ئینشاءڵڵاوارکەین. زۆر بە گەرمی مەخراتی ئەم میوانە بە ڕێزانەشەکەی زۆر خۆشحاڵ بوو هێنانتان زۆر بەخێر بێن. پێشەوەی بچینە ناو بەرنامەکەەوە جەنابتان سەرنووسەری گۆڤاری هەیڤن، پێمان خۆشە بزانین گۆڤاری هەیڤ چیەوە لە گرنگی بە چ بوارێکەدا؟ زۆر سپاس دەکەم مامۆستا، سپاس بۆ کەناڵی پەیام. گۆڤاری هەیڤ گۆڤارێکە ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە دەری دەکات. ئەم گۆڤارە یەکەم ژمارەی ساڵی 2002 بوو کە دەرمان کردووە. گۆڤارێکی فەسڵیە واتە وەرزیە، لە ساڵێکە 4 دانەی لە دەرەچێت. ئینشاڵڵا ئەم نەورۆز ینی ئەم بەهارە دوای 1-2 ڕۆژ کێتە بازارەوە. عەدەدی ئەخیرمان کاکاتە ژمارە 77. ئەم گۆڤارە تاون گرنگیە بە ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە. ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە ناوەندێکە کە دروست کراوە لە 2000ەوە کە گرنگی جگە لە چالاکی ئەم مجەلەیە کتێبمان هەیە دەریەکەین، کۆڕ و سیمینار و مؤتەمەر و دها ئەوشتانی لێکۆڵینەوە ئەنجامیان ئەدەن یان زیاتر بەیەق بە وەرگێڕانەدەن لە بیدایەتەوە چون تازەبین گەری وەرگێڕانمان زۆر و بەلێستا الحەمدولillah زۆری بابەتەکان خۆمانێکین. بەتابەتی گۆڤاری هەیڤ پێشکەوتنێکی بە خۆی بینی الحەمدولillah کە من سەرنووسەریم ئەویش ئەوەیە کە ئەو بەحسانی کە تەقدیمە کرێ ئەو بابەتانە پێویستە مەصدەرەکانی سەرچاوەکانی سەرچاوی زانستی ئەسڵی بن. حەزەکە دوای باسیەکەی لە شەرتەکانی ئیعجازی زانستی چۆنە لەبەرەوە چەندی مەقالە ڕەتەکرێتەوە یان چاکرێتەوە تیاتی لە دەرەوەی هەرێمی ژۆمان نێرێ کە ڕەفزەکرێت. الحەمدولillah ئێستا پێگەیەکی خۆی هەیە لە ناحی زانستیەوە. ناڵم گۆڤارێکی محەکەمەوەی کە بەحسی تەرقیتیا بڵاوکرێتەوە بەس نزیکە لەوە. جگە لە ئیعجازی زانستی گۆڤاری هەیڤ گرنگیە بە بابەتە ئیمانیەکان و هەروەها گرنگی ئەیە بە ئیعجازی خەڵق، چون شتێکی ترمانی پێی ئیعجازی خەڵق ئێستا ئینشەڵڵا باسیەکەین. ئەسڵەن ئەشمەوێ بپرسم کە بۆچی ئەو بارەتان هەڵبژاردووە، بۆچی گرنگیتان بە ئیعجازی زانستی داوە؟ ڕاستە فەرمی لە ساڵی تر 2000 کەم بیرۆکە دروست بوو لەلایەن چەند برایەکەوە، مهندس کاک خالد حەسەن و دکتۆر کاوە فەرەسعەدون و کاک نەوزە عەلادین مهندس و بەندە ئەم چوارە زیاتر لە بیدایەتەوە بووین. پاشان ژێر مامۆستا لەگەڵمان هاتە بوارەکەەوە مامۆستا نەشەتی ڕەحمەتی خی گەورە لێ خۆش بێ، مامۆستا فاروق ڕەسوڵ یحیا کە ئێستا و سەرۆکی ناوەندە لەگەڵ مەجموعەیە برای ترمان لە مهندس و دکتۆر و کیمیایی و فیزیایی و تا دوایی کە اختصاصی زانستی با بڵێن تەجریبیان هەیە ئەزمونکاری جگە لە اختصاصی زانستە مرۆیەکان و زمانی عەرەبی و شەریع و ئەم شتانە. فکرەکە لەوە بوو کە ئێستا زانست بەرەو پێشەوە چووە
و خەڵکی ئەم سەردەمە بەر باسی زانستەکەن، باسی ڕقەمەکەن، باسی دۆزینەوەکانەکەن، باسی ئەوە شتاکەن ئەمە عیلم لەگەڵیەتە لەگەڵ یانی ئەم علمی ئەم سەردەمە بۆ داعوەکردن بۆ بانگەوازکردن پێویستە تۆ بە زمانی سەردەم قسەیان لەگەڵا بکەین. ڕاستە داعوە بە زمانە کلاسیکێکە ئەیژ هەر زەڕورە و بێ داعیە ئەبێ بانگەواز خواست ئەبێ زمانێکی تازە بدۆزێتەوە قسەیان لەگەڵاکە ئەی زمانی ئەجازە چکن لە قورئانە بێهودە نییە. زیاد لە 1000 ئاەت لە قورئانە باسی شتە کەونیەکانەکە، باسی گەردوونەکە، باسی دەریاکانەکە، باسی دروستبوونی مرۆڤەکە، باسی شتە زانستێک بەحتەکانەکە. ئەم مادەم قورئان گرنگیەک بەم لایەنانەیەت پێویستە ئێمەی موسڵمانی لەم سەردەما گرنگی پێبین. و ئیضافەتەن لەو کاتێککە دەستمان پێکرد پێش ئێمە لە وڵاتە ئیسلامیەکانی تر ئەم سنتەر کراوەتەوە بۆ ئەم بابەتە لە مسر لە سعودیەکە مرکزی گەوران هەیە، لە تونس، لە تورکیا، حتا لە پاکستان، لە زۆر وڵاتی تر کە سنتەر و با بڵێن بنکەیان دروست کردو بۆ دراستەکردنی ئەم بابەتە. ئەمە باشمان زانانی ئەمە شک و کوردەواری خۆمان بە زمانی کوردی شیرینی خۆمان ئەم کارە بە ئەنجام بین و ئێتە دەستمان پێ دەستان خۆش بێ سەرکردوبنیشی باشتان کردو ئینشەڵا لە داهاتوو زیاتر ئەوەکەن. ئێستا لە بەرنامەکەی ئێمەوە دەست پێ بکەین کە بزانین ئەعجازی علمی چییە و مەبەسلەی چییە، بۆچی گرنگە ئێمە لەبارەیەوە بزانین. بۆی تێبگەین لە هەموو بابەتێک لە هەموو مستەڵەحێ پێویستە تعریفێکی بۆ بکەین، پێناسە بکەین بۆ مستەڵەحەکانمان. یەکەمان ئیعجاز، دووەم زانستی. قورئان و سنە تعریفەکەی معروفە، بەس ئیعجازی زانستی یعنی چی؟ ئیعجاز لە کەلیمەی معجزەوە هاتووە یان لە عەجەزەوە هاتووە. عەجەزە یعنی یەکێ دەسەوسانە بێ، یەکێ دەسەوسان بێ نەتوانێ و کارە بکە. معجزەش لەوە هاتووە. مەسەڵەن پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسسەلام هەمیان معجزەیان بۆ هاتووە. بۆچی معجزەیان بۆ هاتووە؟ پیاوێک ئیدعای ئەوە کە پێغەمبەری خوایە کە خوا ناردوێتی، پێویستە نیشانەی پێبێ. نیشانەکە لە مستەڵەحە پێوتێ معجزە. وإلا قورئان خۆی کەلیمەی معجزەی بەکارنێناوە، کەلیمەی ئیعجازیشی بەکارنێناوە. قورئان بەیینەی بەکارێناوە، واتە ڕوونکردنەوە یان بەڵگە، بورهانی بەکارێناوە، ئایەی بەکارێناوە. ئایە یعنی نیشانە، یعنی خۆی گەورە فەرمێ پێغەمبەران هەمویان چیە؟ ئایەتیان هەبووە، نیشانەیان هەبووە. بەڵام دوای سەدەی 2 هیجری کە تەواوە بێبیدا سەرەتای سەدەی 3 وشەی ئیعجازێتە ئاراوە لەنە وەکو چۆن هەموو مستەڵەحەکانی تر ئوسوڵی فقه، عەقیدە، شەریعە، ئەم مستەڵەحانەیەتە ناوە کە تەدوین نەکرێت دەستەکرێت بە نووسینەوە. زاراوەی ئیعجاز هاتەکایەوە هەر لەو کاتەوە هاتووە. طبعاً بدایەت ئیعجازەکە ئیعجازێکی زمانەوانی بووە، چون قورئان هاتووە کە تەحەداکە بە زمانەوانی تەحەداکە. ئەمە وشەی ئیعجاز. کەواتە ئیعجاز ئەوەیە کە بەرامبەرەکە و تۆ شتێک پێ ئەڵێی پێ و پێغەمبەرەکەیەت شتێک شانیان هەیە شتێکان پێ ئەڵێ بەرامبەرەکەی کە نەتوانن لاساییکەنەوە، بۆیان نەتوانە بیکەن نەخێر بێ شێوە. زانستی مەبەستمان چییە لە زانستی؟ مەبەستمان لە زانستە ئەزمونکارەکانە، العلوم التەجریبیە، واتە فیزیا و کیمیا و فەلەک و طب و ئەم شتانە. چون زانست بەشەی گشتی زانستە ئەزمونکاریەکانە و زانستە مرۆیەکانە وەکو زمان و تاریخ و ئەو شتانە. کاتەمە ئیعجاز بۆچی لە قورئان و سونەتە؟ ئێمە باسی قورئانەکەین، بەڵام بۆچی سونەتیشمان تێکردووە؟ لەبەرەوەی سونە ڕەدیفی قورئانە، سونە شەریکی قورئانێ، یعنی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. چون پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەلا ئینی ئوتیت القورئان ومثله معه. سونەتیش هەر وحیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ چۆن قورئانم بۆ هاتووە وحیشم بۆ هاتووە. چون پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو فەرمودانەی کە فەرموویەتی بە شەرتێ وەکو صفەتی پێغەمبەرایەتی فەرموویەتی وحیە. خی گەورە فەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم مرۆڤ بووە، لەوەکو مرۆڤ قسەی اعتیادی کردووە، بەڵام ئەو شتانەی کە لە ناحەی وەکو پێغەمبەر وەکو پایامنێر گەیانوێتی بێگومان وحی بووە. چون حتا ڕۆژێکان یەکێک لێ پرسێ یا رەسوڵ الله ئێمە هەموو فەرمودەکانی تۆ نووسینەوە یان لەبەر یەکەین، بەڵام تۆ ئینسانی جاری وایە تووڕابی جواریەوەیە حاڵاتێکی بەشەری بۆیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سوێن بەخوا ئەوە لە زمانی منەوە غێری حەق نهاتووە دەرێ. کەواتە سونەشمان بۆیە تێکردووە لەبەرەوە کە ئیعجازی علمی یعنی ئەوە. یعنی چی ئیعجازی علمی؟ با بزانین. یعنی مەقسەدمان چییە؟ خۆتە زانی کوتوبمان پێغەمبەران خوای گەورە ناردوونی دلیل لەگەڵا ناردوون، نیشانەی لەگەڵا ناردوون، معجزەی لەگەڵا ناردوون بۆی
خەڵکەکە بڕوای پێ بکە. خی گەورە قورآانی نادەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێمە معجزاتی زۆر بۆ بستوتانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم مەسەلەن دەستی کردو بە ئاوەکە زیای کردووە، خواردنەکە زیای کردووە، لە پنێنی پەنجەوە پیرۆزیەوە ئاو هاتوتە دەرێ درەختەکە بەڵێ مانگ لەت بووە کە بە تەڵەبی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سوتی القەمەرا هاتووە. بەڵام معجزە سەرەکێکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتە لە وحی کە لە قورئانە. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێغەمبەرانی هەمویان خی گەورە نیشانەی بۆ ناردوون کە بە شەریەت بڕوایان پێبێن. بەڵام من ئەفەرمێ من وتیت و وحیەن ئەوەی کە من بواتۆ وحیە. بۆیە داواکارم لە خی گەورە لە ڕۆژی قیامەتە لا هەموو کەسێ زیاتر ئەتباعم هەبێ. کەواتە و معجزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتە لە قورئان. باش مامۆستای بەڕێز ئێستا چۆن مامەڵە لەگەڵ ئەمە ئیجازەیە ئەکرێ ئەم زانست و ئەم بابەتەیە ئەکرێ لە سەردەما بەتایبەتی لەو کاتۆی کە جەنابەت باست کرد کە ئیجاز هاتووە وەکو ئیجازی علمی لەوانەیە مەسەلەن زەرورەتی کەمتر بوو بێ. بەس ئێستا لە ڕووی پێشکەوتنەوە دنیایەکی تازەترمان هەیە، پێشکەوتنێکی گەورەتر و زیاترمان هەیە. ئەشێ ئێمە بە پێی زیاتر پێشکەوتن زیاتر گرنگی بەم بوارە بدەین ئەمە چۆن؟ بەڵێ جوان دەست خۆش بێ ئەبێ بۆی تێبگەین چۆن لە ڕاستیە ئیعجازی زانستی ناری هەیە خەڵک یان نەقدی لێ ئەگرێ. دیارە ئەوانەی کە دوورن لە دین و ئەهلی ئیمانین ئەوانە هەر خوان هیچ شتێکی دینیان بەدڵ نییە، نە قورئانیان بەدڵە نە سونەتیان بەدڵە. ئێستا مەسەڵەن ئەڵێن ئێمە نەقدمان لە سونە هەیە بەتەمان دوای بچنە سەر قورئانیش، ئەمانە باسیەوانە ناکرێت. بەس هەنێ لە ئەهلی ئیمان و ئەهلی دین و ئەهلی فکری ئیسلامی نەقدەگرن لە ئەهلی ئیعجاز کاڵێن ئەم ئیعجازیەوە باسیکن کە علاج ئیعجازی زانستی ئەسڵ و ئەساسی نییە. چونکو باسم کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم کە معجزەکەی بۆ هاتووە دیارە معجزە کاتێ هەیە بۆ پێغەمبەران خی گەورە کە ئینێرێ بۆ قەومێ تەحەدای قەومەکەی پێیەکەم و ئەبێ ئەو خەڵکی کە تەحەدایان پێئەکرێ شارەزایەکان نەبێ چۆنێ بێ لەو بابەتە. ینی بۆ نمونە موسا عەلەیهی السەلام کە خی گەورە معجزەی ئەو مارەکەی کە عەساکەی فڕای بێ بە مار و ئەمانە لەو کاتە لە زمانی خوا سحر زۆر باو بووە. بۆیە فیرعون کە تەحەدای موسا کە عەلەیهی السەلام ئەڵێ بۆستە بۆم بە ساحرەکانە بۆ کۆکەمەوە. ئەوە بێ ساحرەکان یەکەم کەسن کە ئیمانیان چونە زانن ئەوەی موسا پێێتی سحر نییە، شتێکی معجزەیە. لە زمانی عیسا عەلەیهی السەلام توب نوعێن ما بەرەو پێش بووە عیسا عەلەیهی السەلام خەڵک زینەوە کاتەوە کوێر چاکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نێرراوە یەکەم جار بۆ قەومی عەرەب نێرراوە. عەرەب لە عەسری فەساحەتی خۆیان نابوون. مهمترین شت لای عەرەب بریتیوە لە زمانەکەیان، لە ئەدەبەکەیان، لە شیعرەکەیان. لەبەرە کاتی قورئان تەحەدای بۆ کردوون تەحەدای بە زمانەوانێکە پێکردوون. بۆیە تەحەدای کردوون توێتی ئەگەر ڕاستەکەن نەک خۆتان جنۆکانیش کۆکەنەوە خۆتانە کۆیان کەنەوە قورئانێک و کۆم قورئانە بنووسن. پاشان تەحەداکە بە قوتر بوو وتی 10 سوورەت وەکو سوورەتە بێنن، لەوە بە قوتریش بوو توی تەنها 1 سوورەت بێنن وەکو قورئان بێ. کەواتە تەحەدای چۆن تەئلیفی پێکردن دانانی قورئان لە ناحیە زمانەوانی بێگومان نەیانتوانی هێتا ئەساژ نەتوانراوە و چەند محاولەیەکی ضعیف کراوە کات کە یەخێنیتەوە محاولە کراوە لە ئاستای قورئان کردن ئینسان پێکەنی نییە. کەواتە ئینسان قورئان بۆ تەحەدا هاتووە. باش لەم عەسرەی ئێمانە ئێستا ئێمە قەڕنی 21ین کام عەرەبە لە فەساحەتی قورئان تێگا هەتا کورد و عەجەمەکە تێبگا هەتا ئینگلیز و فەڕەنسی تێبگا بێگومان شارەزای بێش ئەهلی اختصاص لە عەرەبی تێگەوە ئەگەر تێگەشت بن. بەڵام زمانی زۆر جوان تێگەشتون بۆیە زۆر معجب بوون کە چونگویان لە قورئان گرتووە بە دزیەوە بیستوتانە حادیسەکە ئەبوو سوفیان و کێ بەشەو بە دزیەوە چونگوێ لە پێغەمبەرێکم صلی الله علیه و سلم چون معجبن بەم زمانە ئەم ئەدەبە تازەیە ئەم نەثرە ئەم شیعرە نایەنەی چی معجبن پێ. بەڵام ئێستا بەڕاستی ڕاستە ئێستا خەڵک معجبە پێ ئەوانەی ئەهلی اختصاصن، بەس ئێستا لەوانەیە کوردێک فارسێک ئەڵمانیەک چوزانەیە ئەمە ئەم بەلاغەتی ئەمە چیە و ئەمە جیناسەوە ئەمە طیباخە و ئەمە نازان چوزانێ لێ نازانێت. بەرەوە تۆ بێ تەحەدایان هەر بکەی بۆ چون پێغەمبەر صلی الله علیه و سلم نەنێرراوە تەنها بۆ عەرەب، پێغەمبەر صلی الله علیه و سلم نێرراوە بۆ هەموو بەشەریەت و هەتا دنیاش دنیایە هەتا قیامەتی. کەواتە بێ معجزەکەشی بەردەوام بێ. سا معجزەی موسا عەلەیهی السەلام عەساکەی دوای وفاتی خۆی نەماوە نیە، ئەو عەساکەی ما دوای خۆی بەڵام خۆی ئیشی نەکرد، ئەو ئیشەی کە بەدەست موساوە کرا نەکرد. هەروەها ئەوانی تر بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای وفاتی خۆی لەبەر دینەکەی هەر بەردەوامە بە مردنی خۆی تەواو نابێ ئەبێ ئیعجاز. کەواتە ئیعجاز بۆیە فکرەکە لەمەوە هاو ئەو بابەتە زانستیانی لە قورئان هاتووە بێهودە نییە
وتم زیاد لە 1000 ئايات هەنێ کەس 1300 ئاياتەوە هاتووە باسی شتی گردوونەکە باسی ئینسانەکە باسی لەبەرەوە یعنی چی ئێجاز ئەوان ئەڵێن معجزە ئەوەیە کە یەکێ نەتوانێت وەکو تۆ بکە ڕاستە یەکە ناتوانێت قورئان بنووسێ بەس کاتێککە تۆڵی دروستبوونی ئینسان کا خالیل لێرە باسی مەرحەلەکانی دروستبوونی ئینسانی کرد دروستبوونی ئینسان قورئان وا باسیەکە جەخۆی ئێستا ئەمەش دەزانین وا باسیەکەن کەواتە تەحەدیەکە نەما وانە ئێستا ئینسان ئەتوانێت لاسایی بکاتەوە ئێستا میکرۆسکۆپ هەیە و شت هەیە و MRI هەیە و هەر لە یەکەم ڕۆژەوە ڕسمی ئەگرن ئەم خانەیە تا لەدایکە بێ کەواتە ئێستا مادەمە ئیزانین ئەمە ئیعجازی کواتیایە و نێ خەڵکی زانێ ئەڵێن با ئەمە تێبگەن لە تعریفی ئیعجازی زانستی ئیعجازی زانستیە بریتیە لە ئەو ئاماژە زانستیانەی کە لە قورئان و سونەتە هاتووە لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک ئیمکان نییە کەس زانی بێتی نەک دوای پێغەمبەر چەندین سەدە دوای پێغەمبەری صلی الله عليه وسلم نەزێنراوە گرنگیەکە بۆ ئەو کاتەیە بۆ کاتێ کەواتە پێغەمبەرێکی نەخوێنەوە ظاهیرەن کە علمی تەکنۆلۆژیا و کیمیا و فیزیای نەخوێنیوە بابەتێکی زانستی ئەو ڕژێنێ کەواتە ئەمە دیارە بەسی قەشەوە ئەیڵێ دیارە ئەمە مەزدەڕێکی ئیلاهیە لایەن خواوەیە کاتێکی ئێستا علم کەشفیەکە ئەوە گەنێکە ئەو شخصی کە ئەو باشتەی گەیانەوە ڕازگۆ بۆ لایەن خواوە بوو چون پێغەمبەر صلی الله علیه وسلم توازەوە بنە پێغەمبەرە و وحیە و مکەلەفە بە وحی و وحیە گەێنێت و ئەیگەێنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم هەرچی پێوتراوە گانێتی یەکەم کەس بووە کە ئیطاعی خوای کردووە باشە پێغەمبەرێک لەمان کاتە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەکی سیاسی بووە کابرایەکی عاقڵ بووە زۆر حت پێش نبووەتیش معروفە کە بەردەڕەشەکە ئانە بخەنە شوێنی خۆی معنی ڕازی بوون هەموو خەڵک بە عەقڵی محەممەد صلی الله عليه وسلم چۆن لەو زمانەیە باسی شتێکی زانستیەکە کە هێشتا کەس نەیزانێ ئێ ناترسێ بە دووری خەنەوە طبعا ناترسێ لەبەر متەئەکیدە لە مەصدەرەکەی بۆیە کاتی لەم زمانە زانایانی علومە تەجریبەکان کێن ئەو لایەنە زانستیانە لە قورئان ئاماژەی پێکەن و شەرحیەکەن ئەوەیە کە قورئان لە کاتێکە ئەم شتانی باس کردو هیچ کەس پێی پێ نەبردووە و بە هیچ شێوە ئیمکان نەبووە ئەمە پێوتە ئیعجاز ئەبێ ئەگەر مەجالم بێ جای کێنەوە لە تەفسیری علمی شتێکمانی پێوتی ئیعجازی زانستی یعنی ئیعجازی زانستی یعنی شتێک قورئان سنت باسی کردو کەس نەیزانێ لە کاتە ئێستا کەشف بێ ئەی تەفسیری زانستی چییە بۆ ئاەتەکان تەفسیری زانستی فراوانترە یعنی کاتی خی گەورە بۆ نمونە فەرمی ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت یەکێک زمانی عربەکان نوعێک تەفسیران کردووە توانە حشتروا مهمەوە إلى آخری مەسەڵەن ئێستا یەکێکی ئەهلی اختصاص لە علمی بایۆلۆژیایەت چەندین شتی تری حشترمان بۆ باسەکە کە هەمووی ئیعجازی خەڵقە گەورەی خوا دەرەخە کە خوای گەورە ئەو حیوانی وا دروست کردووە کە لەو ژینگەیە چۆن بژی چای نەوعێکە گوێچکەی من نەبی سوتا لە ماخرا باسی کرد گوێچکەی داخە وێ خەڵی تێنێسی ینی ئەم گوێچکە داخرێ ئەوما بیست بوو چای داخرێ بەس گوێچەش داخە چەندین شتی تر هەیە یەکێکی بایۆلۆژیە کە باسی ئیعجازێکی خەڵقەکە و عەزەمەتی خوا باسەکە ئەمە پێوترێت تەفسیری علمی جیازە لە ئیعجازی علمی لەبەرەوە زۆر نییە چەند ئاماژەیەکە کە پێغەمبەر صلی الله علیه و باسی کردو ئێستا دەرەکەوێ ئوستاز جەناب باسی ئەوەت کرد زیاتر لە سێری ڕاوەستین کە نەیاری هەیە ئەم بابەت نەیارەکان لە ناوەوەن ینی لە ناو عولەمای ئیسلامیان لە ناو خەڵکانی پسپۆڕی ئیسلامیان مسلمانە یان لە ئەو ئەلمانیا زانستیەکانی دەرەوەن ینی بابڵین نەیاری ئەم بابەتن یان لەسەر ئاردستی هەردووکیانە هەن لەسەر ئەردووکیانە هەن هەر لە تاریخی ئیسلامیە یەکێکی وەکو ئیمامی شاطبی کە مەشهورە لە ئوسوڵی فقه و لە مەقاصیدی شەریعە ئیمامی شاطبی بە ئەو عەزەمەتی خۆیەوە نەقدی لەو زانانە کردووە کە لە زمانی خۆیان تەفسیری علمیان بە قورئان کردو و توێتی فەرمێتی ئیمامی شاطبی و عەزەمەتی خۆی مەشهورە لە قەرنی هەوزەم هەشتی کۆچیا ژیاوە ئیمامی شاطبی مەسەڵەن ئیمامی غەزالی کە لە قەرنی شەشا ژیاوە حامەدی غەزالی باسی شتی زانستی کردووە و توێتی لە قورئانە شتی زانستی هەیە باسی خەڵقی ئینسانەکە باسی ئاسمانەکانەکە علم باس کردو چون علمیشیان خوێنێتەوە چون علمیان خوێنێتەوە علمی ئەو کاتی کە بەردەست بووە ئەو علمی لەو کاتە بەردەست بووە علمی بەطلیمۆس بووە ئیتر علمی ئەرستۆ بووە علمی هەر کەس علمی زانە موسڵمانەکان بووە هاتوو سێریان کردو توانەوە تا قورئان باسی ئەوواکە بەڵامێکی ئیمامی شاطبی نەقدیان لێ کرد ئەڵێ کاکە قورئان کتێبی هیدایەتە قورئان کتێبی حیوان و کیمیا و فیزیانی ئەو کاتە فیزیانەوە کیمیا هەبووە علمی ئەو شتانە نییە تۆ نابێ باسی ئەو شتان کاتە نەقدی گرتووە
حتى إمام الشاطبي فرميتي أم قرآن بو قومك أمي هاتوا وبلاغتش لبلاغة علمي بلاغة أويك تقصأكي مقابلك لو تبقى يعني تو بهنا قصي رقص بكي كزليو تيانقا بشرط قومك كزور فصيح بن بقصي بزماني خلق بخلق صب كليو تيانقا وبينها تبليغ أقصي بليغ نية فصيح نية باش تشونا بالقرآن باسي علمي بكاك عربا كان نانزانيوم لراستيا راستيتيا أمشتا بەڵام لەبەر جوانی وشەکانی لەبەر گەورەیی وماناکانی ئەوانەشی کە تێنەگەشتون لە مۆزوعەکە نەقدیان نەکرد یعنی نانەوە ئەی محەممەد ئاوەرە تۆ چوزانی یەکەم جار عەلاقەیە و مۆڵغەیە و نازانم چی ئەوە دروستە بن تۆ چوزانی ئەسمانەکان و زوی بە یەکۆن و ساون دوای ژیابوونەتەوە تۆ چوزانی زەریاکان قوڵ و تاریک چۆن تێکەڵ نابن بە یەکەوە چۆن زەریاکان کە دەستە دەرێ دەستە نابینی لە سوتی نوڕا باس کراوە نانگوتووە لەبەرەوەی خۆشیان نانزانیەوە نەک خۆیان کەس لە عالەمان نانزانیەوە بەڵام لەبەر ئەوەی کە قورئان فەسیح بووە جوان بووە بۆ معجبتر بوون نەک ئەوان حتى يعني سەحابەی نەیزانیوە ئەگەڕێتەوە لە عومەری کوڕی خەتاب خوا لە ڕازی بێ نەیزانیوە ئەبا یعنی چی بۆیان تەفسیر کردووە کە خۆی لە ناو عەرەبا بووە یعنی هەنێک کەس توانە قەسوەرە یعنی چی کەس کلمەیەکی عەرەبیە یعنی هەنێک کەس هەنێک کلماتی نەزان بەس بە شوەیەکی گشتی لەبەری قورئان هەمووی بەو جوانی و عەزەمەتە بووە هەمیان ڕازی بن وەریان گرتووە و سەحابەش هەنێک تێنەگەشت بن قسەیان تیان نەکردو توانم علمی غەیبە و غەیبە شتێک دوورێت چون خۆی گەورە ئەفەرمێ وكذب به قومك دوای فەرمێ ولكل نبأ مستقر وسوف يعلمون وسوف تعلمون هەموو نەبەئێکە لە قورئان هاتووە كذب به قومك قورئانێکە کە بە دوورانسەتەوە هەموو نەبەئێک هەموو خەبەرێک هەموو شتێکە لە قورئانە باسە کاتی خۆیەت يعني خۆ قورئان جگە لە ئیعجاز لوغەوێکە شتی تاریخیتیایە وانە بیستمانە غلبت الروم في أدنى الأرض کە کاتێ شەڕی بینی فارسەکان و ڕۆمەکانە بێ لەو کاتە فارسەکانی بنەوە مسلمانان دڵی خۆیانە ڕۆمەکان ئەهلی کتابن ئەمان مشرکن پێیان ناخۆشە بێ عەرەبەکان گاڵتەیان پێیەکەن بەس خۆی گەورە فەرمێ چی غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين حتى قرأوك أبو بكر الصديق خالي الرازي بلا كافر كان الله نخر جاري كتر روما كان يباتو طبعا صالحيت ودوانيت وسيانيت وشواريت هر نايبنو روما كان أتشم بلا أبو بكر خاصم قرأوا كمان بردو هذا مسجن حشترا آخر كي بيوصل بضع تانو أروى بابا لنا كان فعلا دوای روما كان يبنو كواتا خبري باس كردوه خوان نقد على خبر كان قرتوه يعني مثلا تيتي يا أخت هارون للسورة مريم هاتوا بمريم الله يا أخت هارون ما كان أبوك امرأ سوء وتنا قرآن غلطت يا إيش كي مريم خشكي هارون بهارون تولك يوم سنتر طبعا في مصر والله مياونة تولوكات طبعا أم بابلين أم نقده ساجرة هني كسر أيلته يعني قصير كي هرش تكون كان لنا في مصر فرمي هيك صالح بوا بيانو هارون لو زمانه وأما أختي هارون يعني توشونا لما بني آدمين من كري آدم لك يوم لك بس بني آدم إلى آخره كواتها نقد يعني كردو لا تاريخ كان شيء بلام أون خوشان لاستزان استيكان نزاني وتا نقدي كي والي بقرن أو مسألة هل لو رانجو إشكالية أو زنايا أجر مثلا للدر أواني للدروي إسلام شيء الله أواني للدر إسلام كمان يعني. أواني در إسلام براسية بأقام اللي بدرها يكم نقد قرن لا استزان استيكاني يعني بس ما هو فاحنا كتنها علمية بلى فكري وديني زوري فكرية هنيك شيء علمية مع الأسف اشتا علمي كان ختام مسلمان كان ختام خماني بلى يان خويان هن اشتكنا بأقام اللي بيجن جان أقام اللي بي چندين بيج وسايت هي بناي إعجازي علمي وشد بلاوكاتو دروي أصلينية شد بلاوكاتو أم آيات باسي واكات شو شكرية دوای چەند مانگی خۆیان نەقدی لێگرن لە شلایەکی ترەوە بەڵام کاکاتەوە مە قورئانەکەیە کە بە ڕاستی ئەزان خۆ ڕوان دەرنەچوو وا دەرچوو ئەمەی خاڵێکی خۆمان پەلا ئەکەین جاریوە سەبع سەماوات کاتی خۆی ناو بە حەو ئەستێرەکە کە حەو دۆی عەرزابێ کاکە سا زیای کرد لە حەوتەکە زیای کرد ئەو سەبع سەماواتە ئەوە نییە جاوە تەسەڕوعەکەن موسڵمان بە هەنە تەفسیر لەبەرەوە خەتای خۆشمانی تێ لەبەرەوە ئەوان استیغلالی یەکەم أو عاطفية ما كردوا دوم خوشيان هنيش بلاوا كانوا دواي نقد بان ليجرن نقد زانستي يعني هو مثلا دكتور يعني بوي مثلا بزماني خلقه لنا وخلقه مثلا يعني آيين يعني القرآن هاتوا فرمي
فەرمیتی کەس نازانێ بەوەی کۆرپە لە لەسکی دایکیا کوڕیان کەچ بەڵام ئەوە نییە زانێەوە یعنی دوایی تفسيرك ويعلم ما في الأرحام تفسيرك بوكي كروكشا طبعا سازان هلا سونر بيتالي وانيا والله لە پێش باڵێن تەفسیرەکە بە هەڵە کرا چاواشە کاری کراوە بۆی دوای ڕێخنەی لێ ئەخەزانین چۆنەکە عباس زانانی مسلمانی لە مفسرینەکە سێران کەن جاوە تەفسیریان کردو بەپی ئەو معلوماتی لەو زەمانایە هەبوو بۆ کردوانە محاولەیان کردو بەس خۆنایەوە تۆ قسەکە ئێمە لە ساسێ بەڵام شتی مویشان دۆزیەوەتەوە بۆ نمونە أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما أزمان كانوا زي بيكون نسابو جامان كرنوه ابن عباس قال رازي لو زمان أجي أو تلا بدايته بو فرميتي بيكو من جابونته بعد كذا معلومين نزاني بس تفاصيل زياتري نزانيو هرم آتيك أما جنبي كافرمي غلبت الروم في أدنى الأرض أدنى يعني شيء كلمة أدنى يعني نزيك يعني نزم بهردوس نكى هم مفسرين نشون بويك أو عرزيك أو حادثيتي الرؤيا كلا فلسطين ويا شري بين الروما كانوا فارس كان عرزك نزمة هاو أنا نزيك اللي مانو بلا ما قلتوسي بيلبكيتو بوشي نزيك كاك أما لا مدينة أو لا بيت المقدس لو منطقة لا فلسطين ويا راسه زور دورنية بلام لو معناك جوانت الأدنى وكان نزمترين باشا إسادو زراوتو بشك كا نزمترين شوين لسر زاوية أو شويني أو حادثيتي الرؤيا أو إثبات كراو لا هي بيجا مقالي لسر نسراو كخالي المقالي جواني لسر نسيبو كاتي خوي كواتا أوي كنارا كانن فعلا جاي وياها الله خومانا عاطفي خومانا لبرو من لين بوها مو بينران بوها مو لا جوي نابي إما يكسر تسرعكين يك الهوكاري دام زلاندينا وندي كردستان أو سنترانسيا بو أوي أمشتا بالف تبكري أمشتا أهلي خوي بي هسته نابي هالشي هستا قسەکە من حادثێکتان بۆ گەڕمەوە لە کاتی خۆی لە سۆشیال میدیانە زۆر باسە کرا بە عاتیفەی خەڵکی زۆر جوڵان بوو خەڵکیش هەر سوبحان الله و لا إله إلا الله و الحمد لله و الله ئەکبەریان بۆ نووسی کە ئەسڵ ئەساسی نییە دوای ئەڵێ دوو مناڵ لە دایکە بن لە ئەمریکا لە ئەمریکا یەکیان کوڕە یەکیان کچە لێیان تێگەچێ کە لێیان تێگەچێت دایکی کوڕەکە هەڵی کوڕەکەی منە دایک کچەکەش هەڵە کوڕەکەی منە ئەبێ بە ناخۆشیان نازانن چۆن جیانکەنەوە تەمەڵی حکایەت ئەلف لێلە و لێلێ ئەچن چیەکەن ئەڵێن وەڵا لەم گەڕەکیەوە مزگەوتێکی تێ ئیمامەکەی بانکەن بە ئەو بە ماحلکە ئیمامی مزگەوتەکە بانکەن پێ ئەڵێن تۆ ئێوەڵێن لە قورآن هەموو شتێکی وایە ئەڵە بەڵام هەموو شتێک لە قورآن هەیە هەدوەرەوەمان بۆ حلکە ئەیژەڵا ئاسانە شیری دایکێکی کوڕەکە بێنە و شیری دایکی کچەکەش بێنە تەحلیلی کەن بیخەنە مختبرەوە زانە جیاوازگای چیە لە چییە بێ ئەڵێ ئەبێ ماوادەکانی ئەم شیرە دوو ئەوەیە ئەو شیرە بێ ئەڵێ ئەوەی کە دوو ئەوەیە هی کوڕەکەی ئەڵێن باش على فحصي كان فعلا ما دووني ويقوني على باشا شو نزاني على خوافنا للذكر مثل حظ الأنثيين طاو حكايتك اللي رابيت أم خلق معجبة صلوات لبيغمر صلى الله عليه وسلم كما أصل أساسينية يكم يعني أمن دومنا الله سبحان الله بوشي تقلبون دوهم أم بوك ركيه وكشكيه وأن كي نجقر وببروشن بوشتانا إنجا كاكا فحصي دي إن إيه هي إنجا لا شغلاتي ما تبيوني بوني كلا أعتقد بيوتي طبعا يسمى بريس بيا بيوتي أزام شي براس كمو حسن أبو حسن لا شغلاتك إسلامي ملاي مزجود بانكرا بيكن بحكم لما خصخانة لا شغلاتك حتى لا أمريكا أيكي بو عظمة تبع علمانة توابكن دو همش أمل لك شو هنا شيركي أم دوني أو كيش تيواها أنت آتكش كل جناب وفد بس تشتكي تركها أما دروس كردبو خلقش أبيك أما ليبي أمانة شواشكارية أجر إعجاز علمي وابي أشهد ما بلا نبي باشترى أما بيوتي شواشكاري بيوتي وبرادرت بإزعاج علمي بلام اشتكاني تلك حقيقتي علمية كحقيقتي ثابتة أمانة بفخري بيوبكين كقرآن بيش الزاوية 400 صال بوشيو أما جاي بوشتانا كردو هندي جاريش للتفسير كدني آيات علم أو آياتاني كباس إعجازي أنتياه لوانێ مفسرین زۆر ئەوەیان کردوێ زۆریان کردوێ بەوەی ئەم ئاەتە هەروە تەفسیر بکە یان لاری بکاتەوە کابراڵێ شتی وا ڕوویداوە ینی نەگونجان بەڵێ زۆرڕیا یعنی بە زۆر ئاانەیە ئاەتەکە بکەن بەو کە باسی ئەو شتاکە يعني وكل إنسان بلى وكل إنسان ألزمناه طائره في عنقه كجيدة ما غدة عنقها لملاها إيكاك آخر بوشي له غدة به يعني جاري واش بزور السبين بوكو باسم كرت 7 سماوات بلى أهل إعجازها الله ينكردوا بلان بياشونتهم
ئەوەی کە سەلامەتە و باس کرێ و بیکەین ئێمە هەمومان ئەوەیە کاتی ئێمە شتێکی ئەجازیە دۆزینیان تەفسیرێکی علمی بڵێن ئەمە ڕەئی ئێمەیە مە ڕەئی قورئان نییە خۆڕاست نەک هەر ئەهلی ئەجاز ئەبێ هەموو مفەسیرێ وا بڵێ کە مفەسیرێ تەفسیری ئاەتێکەکە دوا ئەوەی کە ئەبێ ئیمکاناتی تەفسیری هەبێ ئەبێ ئەهلی تەفسیر بێ ئەو شەرطانی کە عولەمان دانا بۆیەکە کە ئەهلی تەفسیر بێ ئەبێ بڵێ مە ڕەئی منە نای بڵێ ڕەئی خوایە کێڵێ خوای گەورە مەبەستی لەوە بوو ڕاستە لەوانە بی پێکا بێتی لەوانەشە نەی پێکاوێ لەبەر ئەوە بۆ ئیعجازی علمی مامۆسا ئەو سنتەرانی کە هەیە بۆ ئەوی خۆشمانەوە چەندین چۆن لە شەرتیان داناوە شەرت یعنی مەرجیان داناوە بۆ ئەوەی کە تۆ باسی ئیعجازی علمی بکەی یەکەم ئەگە بتوێ باسی بکەم بەس بە خێرایی چونکە کاتمان کەم یەکەمیان ئەبێ ئەو نەسەیکی هێنی صحیح بێ وقطعیش بێ طبعا قورآن هەمی صحیحە مەجالیتیان هەیە بەس ئەبێ قەطعی بێ نابێ متشابه بێ يعني چون معنايكي اللي بكريته متشابه يعني مفهوم نبي دوهم بالنسبة للحديث هو أبي صحيح به ناتو ببناء الحديث كي ضعيف وموضوع كي تفسير علمي شيء تسيبه أوكي ما هرنا به ما معقول نية أما أو دوهم أو شخصيك يت تفسيري علمي كا يعني بس إعجازك بشار زاي لزماني عربية به أكر شار زاي شي نبي أبي كي جارمتي باك شار زاب لزماني عربية تكون إعجازك لا لغكاء براستي لرغكاية مثلا ثم استوى إلى السماء وهي دخان أعلن سديم كون سديم بوا أنود كاتي خويا دوكلا بس خاي قرأ فرمي شيء أنود تم خاي قرأ فرمي دخان كلمة كي دخان راستي ترى علميا كوكو دخان يعني دوكلا نك تم أبي لزمانك بزاني وأبي تفسيري فيش خود خينتو بزاني چیان باس کردو كاكيلا او موضوع باسيوا كيلا وكلمه مقصي لويا كاتبه خوش نيزاني ابي اهلي تفسير لك الله به اهلي لغه لك به انت لبابه علمك وبتو شار زي به تو بس تشتكي الطبيه كي ابي طبيب بي بس تشتكي بالجيولوجيا كي بجيولوجي بي وتدواين انت ابي وكو بس النص كم محكم بيتو قطعي به قطعي الدلاله واضح به وابي او اشتكتو بس يكي زانستيا حقيقتك علمي به نابي نظريه به يعني جاره بردوزيك يقلا نبوتو مش تمري توجينويك مش تمري زاناني لسرا جاره انواع اشخاص لبرو بيتو جوان بدواشتا كان ابغري دواي كيتا هلا يعني ما انا بكورتي كان شتيك لتفصيلي طبعا هي الكتابه كان لا هي مش بس ما كتبوا بوي بتين اللي ام برزانه تو اصلك ايمان في بلايس اصل كاميانا مثلا نوي كايما توانين تفسيري شيء علمي بو آيات أنا يمكن كإعجازات يعني يمكن يعني بلا أصلية توانين لبروي أما براستي أسلوبك تازه لدعوة كتب تواني لا نزانسته كان القرآن درخي بواني بس بروان بزانسته وفعلا لم ريو چندين كاس مسلمان بو ولاتي لو بتابتي لو ولايات أوروبيا كان مسلمان بن كاتب زاني وأنا حقيقتي وتوانا بتابتي وأنا أهلي اختصاص بن وتوانا ئەم معلوماتە تازە دۆزراوەتەوە 20 ساڵە 30 ساڵە 50 ساڵە چۆن نابێ 1400 ساڵەوە پێش باس کراوێ یعنی یەکێک لەو شخصانە جەڕاحێکی فەڕەنسی ئەمریخای کردووە ناوی بۆریس موکایە مۆریس بوکای کتێبێکی نووسیوە لەبێ مقارن لە بینی قورئان و تەورات و ئینجیل چۆ بابەتە زانستیەکانی تەوراتی بەتاوی تەوراتی هێناوە سێری کە زۆری ناگونجێ لەگەڵ عیلمە چون دەستکاری کراوە تەورات ئەگەری خوا وایە بە خاڵیسەتەن ڕاست دەرەچوو هاتۆ سێری قورئانی کردووە هەر شتی علمی لێ دەرهێناوە سێ کردووە ڕاستە و توێتەوە سوتفەیە دانێکتی دۆزیێتەوە دوای ژەر سوتفەیە تۆزێکی تر ڕۆشتووە دانێکتر توێتی ناکرێ مەش سوتفە بێ سوتفەیانیوە نەیەکێکی لە خۆ قسەیەکە هاو ڕاست دەرەچێ سێری کردووە بابەتە زانستیەکان هیچی هەڵیتیان نییە نەیەکێکە و نەدوانە و نەسیانە هیچیشی زد یەکتری ناوەستنەوە اینجا گەڕاوە بە سونەتیشە کاتە بۆی دەرکەوتۆ کە قورئان کتابی خوایە لەبەر ئەوە بەڵە شتێکی باشە وەکو وەسیلەیەک وەکو شتێ بەکار بێنرێ بۆ ئەوەی داوای پێ بکرێ بۆ ئەوەی جوانی قورئان و ڕاستێتی پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرێ بۆ ئەوانەی کە قەناعەتیان بە ڕاستێتی پێغەمبەر نییە صلی الله علیه و سلم باسی کتێبە ئاسمانیەکانی ترت کرد ئاینەکانی ترە دیانەکانی تر تووشی شکەلاتی گەورە لەم مۆزوعەیە بوون بەڵێ زۆر ترس نییە لەبارەی قورئانەوە ینی تووشی هەمان گرفت ببین بەنسبەت تەوراتەوە طبعا بالمناسبة کۆمەڵێکیان تەوراتین
شلون قرآن أهلي إعجاز علمي القرآن أو أنا جاني علمي كان لتوراة بدوزنوا وهنيك شيء بينو بروكن يعني حتى هيك لو جماعتك بيانو كالزوي تختة هسا كوماليكي زور هي لأوروبا وأمريكا بيانو عرس تختة أنا عرس خرنية بو تكون التوراة على عرس تختة لبرا أنا هاتشون بيسلمين طبعا هاي لا يخش من معجبون بيان كان عرس تختة يعني هني كان نوكو معجبين بأوروبا هني كان هلا أخوان قساكن يعني نازانم بيد زانستك بزان قسيت ياك خوش سري إحراجك أما أو كوات أج أنا فعلا أنا بشت زانستكاني خوام دوزنو للتوراة بلام طبعا زوج كريستيانين أو جناب فرمو وهلا شي زوران كدوم إيه مش القرآن أجر بأسلوبك نازانستي ونامنهجي به طبعا غلط توش سكستبين توش استخراب بين أو تا حتى دوستكان مانجليمان ليكن دوستكان مانجليمان ليكن كأوشتكا كتوبوايلي أو كيوايا ودو خلق غلطمان بيك لبرو أبشتزو ببا أساني دور نجيري أبيزو بوردي وبحذر ورجيري إن شاء الله. بس نسريسي جنابتان أمي وأنا برزانش بس دائما لقى كان سمونا قد اللي هو ديسبيرتي بهي تم تسالي هبه فر بناي خوي جورا سباستانك بابا جيش كردن نام هفارا لسليماني وهاتم خوش حالا من خدمتنا بخير دكتور جان دو پرسیار ما هر زور بساده‌ای ئێمە وەکو گەنجێک گوێ لە بەعام لە کام جۆرە داعیانە بگرین بۆی ئەم بابەتە ئیسفایەمان پێ بکات و دوای ئەوەش لە کام بابەتی علمم زیاتر بکۆڵینەوە بۆی لەم بابەتە زیاتر ئیسفایەمان پێ بکات بۆ دوای خۆشمان بگەێنی هەرو دوانەمانە بەڵێ دەست خۆش طبعا جوانە پرسیارەکە من گلەیم لە زۆر لە وتار بێژوشت هەیە کە جاری وایە بێ ئەوەی لە معلوماتەکە بزانن شت بڵاوەکەنەوە بەلاکەن لەبەرەوە پێم باشە ئەگەر وتاربێژانی کورد بەلای کەمەوە مجلە هەیە بخوێنەوە ئینشاڵڵاوە بە ئیزنی خوا دوورە لە هەڵەوە لەبەرەوەی تحقیقمان لێ کردو یان مەسادیرە ئەسڵەکانی ئیعجاز بخوێنەوە لەبەرەوە فعلاً تۆ گوێ لە کێگری وڵی ئەمەش مشکلەیەکە لەبەر ئێستا كل من هب ودب لەسەر این قساکە یعنی هەیە زمانیشی شیرینە یعنی جاری وایە بە قسەی خۆشیش ئەهێنێ دوای سێکە زەربەیەکە ئەستا ئێکە لەوانەی کە نابێ گوێ لێ بگری کابرایەکە ناوی عەلی الکیالیە عەلی الکیالی زۆر باسی ئیعجاز دەکات بەس زۆر شت تێکەڵاکە کەشف بووە بۆ ئەوانەی ئەهلی عیلم نەزان کەم کابرا لە خۆ قساکە ئەبێ ئاگامان لێبێ مەسەلەن چۆن ئەزانی بەڕاستی بپرسیارکی ئەهلی اقتصاد مەسەلەن بڵێ کاکە تەلەفۆنێکە بکە بۆ ناوەندی کوردستان بڵێ ئەم کابرایە چۆنە ئەهلی سیقەیان سیقەنی هەیە مەسەلەن لەوانەی کە باشە دکتۆر لە عەرەبەکانە زەخل النەجارمان هەیە کابرایەکی جیۆلۆجی معروفە عەبدولدای کحێل هەیە بیر نەچێ هیچ کەسێک لە دنیا هەموو شتەکانی ڕاست نییە وەی لا بێ پێغەمبەر سەڵام بەس پێغەمبەر هەموو شتەکانی ڕاستە بەڵام تۆ لەوەی نازانی چەری ڕاستە بەش بە شەیەکی گشتی ئەمانە باشن ئەو ناوەندانەی کە ڕسمین و باسی ئیعجاز دەکەن کە شتەکانی ئەوان بخوێنرێتەوە و گوێ لەو شەخصانەی ئەوان بگیرێ هەرچی هەستە بەتایبەتی هەنێ گەنجی میسری هەیە فێڵبازن لەواچە خۆیان مولحید وشتن یان باسی شتی ئیعجاز دەکەن و دوای لێئێن بێ ئاگامان لەوانە بێ تۆسە قورسە بەڕاستی وەڵامی ئەم شتە بەڵام تێ بێ ئینسان هەوڵ با و پرسیاریش بکە ئینشاڵڵا فەرموو پرسیارت هەیە تۆ فەرموو سەرەتا بەنای خوا دەستخۆشی لە جەنابی کاک دکتۆرەکەم بۆ ئەم بەرنامە جوانە و کەناڵی پێیان زۆر سپاسانەکەم پرسیارێک لە جەنابی دکتۆر ئایا لە ناو قەومی کووردا لە کوردستاندا تا چەند گرنگی بەم بابەتە دەدرێت لەوە هەروەها لە هەموو شارەکانیش وەڵا لە کوردستان خۆمان لە سلێمانی زۆر گرنگی پێ لەبەر ناوەندەکەمان هەر لە کوردستانە و پێش ناوەندەکەشەر مەجموعەیە هەشت شەخصیات هەبوو گرنگیان پیاوە هەشەر نیە هەمی لە ناوەند بێ تەسەوڕەکەم لە سلێمانی لە زۆرترین شارە کوردەکانە زیاتر گرنگی پێبن لە عالەمی ئیسلامیە بە شێوەی گشتی گرنگی پێێرێ سنتەریان هەیە و بنکەیان هەیە و کتێبە دەنووسن لە ئوردن هەیە لە مەسر لە سعودیە لە تورکیا هەیە کاک دکتۆر لەگەڵ گەشتە سنتری زانست و تەکنۆلۆژیە توانوە حقیقەتی زیاتر و ینی هەست پێ بکرێ بدۆزرێتەوە لە قورآن بەڵێ ئەکید وایە خۆی ئیمامی عەلی فەرمێ لەبارەی قورآن فەرمێ لا تنقضي عجائبه عجائبەکانی قورآن تەواو نابێ
کاتی خۆی ئەمە کە مجللەی هەیڤمان نووسی بەڵێ دەستمان پێکرد 2002 وتیان دۆستان وتیان چەند عەدەدێکی تر تەواوە بێ ئیجازی علمی الحەمدولillah هەر ماوە تا ئێستا مجللەکە لەبەرەوەی لە هەر شتە دۆزرێتەوە بەڵام ئەبێت تۆ یعنی بە ڕامانەوە سێری قورئان بکە ئینسان کاتێککە بە تەرکیزەوە سێرەکە شتی بۆ ئەدۆزێتەوە بە تایبەتی کێ توانێت لە قورئان ڕامێنێ ئەوانەی کە لێزانن ئەوانی شارەزان لە زمانەکە هێزانن تەفسیرەکە هێزانن کاتێ جوان بە تەفکیرەوە سێرەکەن شتیان بۆ دەرئەکەوێ طبعا دوایش ئەگەڕێمە دوای عیلمە خی گەورە فەرمێ سەنوریهم آیاتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق باسی ئافاقەکە نیشانەکانی خۆمانیان شانەیەم لە ئاسۆکانە لە کەونە هەروە لە ئینسان خۆیە هەتا بۆیان دەرکەوێت کە ئەم قورئانە حەقە بەڵێ ئێوە پرسیارێکتان نییە کاک دکتۆر ئەگەر بچینە سەر ئەوەی کە نمونەیەک لە ئیعجازی علمیمان بێتێک کە زۆر کاریگەر بێ و زۆر سەرنجە ڕاکێشا بێ و زۆریش بە دیقەت ینی ئەوە کرابێ ینی تەفسیری علمی بۆ کرابێ زۆر بخ گرنگترین بابەتەکانی ئیعجاز کە زۆر دقیقە و حقیقەتێکی زانستی ئێستا لەوانە باس کرابێ دروستبوونی ئینسانە لە سکی ئینسانە بەو مەرحەلانەی کە پیاڕوە ئەو باس کراوە ئەمە یەکێکە لە شتە گرنگەکەن یەکێکی تر لەوانە مەسەلا ئەوەی کە باسمان کرد لە سەوتی ڕووما کە باسی ئەدنە ئەڵڵەکە کە علمێکی جیۆلۆجیە کە لەو شوێنە زەوی نزمە مەسەرەن یەکێکی تر لەوانە کە باسی دروستبوونی کەونەکە فەرمێ أولم يرى الإنسان أن السماوات والأرض كانتا رتقا ففتقناهما وجعلنا من الماء كل شيء حي مش بابتك يا بس يا وكا تنان بس هورو باران باران شكا مثلا أما دوزراوته كفعلا زوي وكون بيكون دواي تقيوته وجعلنا من الماء كل شيء حي طبعا لم آخرها يدوس على آخرها حيواني كان دوزيه وتأم حيوانة بحياتي أو ناخوه يعني مش خايق وراش فرميها مو قال لبري وروح لبري يعني جاني تيابي إلا أو بشك بلا بيكاتا كان ذلك قصة كان وانيا كبلا إنسان همو حيوانيكش لا ينبوه آيتي هيك لو أنا باباسي كنت باسي هور صوتي نورا خايق ورا كباسي دورسبوني هوركا للقتيك فرمي وينزل من السماء من جبال فيها من برد فيصيب به من يشاء ويصرف عما يشاء طبعا كان بدوايك حادثة شلون أو دروسة به بابتكي زانستيو وقصي زول السكراوة ك طبعا هنيك زان راو كاتي خوي قال ألم ترى أن الله يزجي سحابا ثم يؤلف بينه ثم يجعله ركاما هوا كان هو ركانين بريك كون دوابه بهوري ركامي چەند طبقەیەکە لە سەرێک ئەمە ئەوانێک کاتی خۆیەکی بینی بێتی هەور بائی هێنێت و ئەمانە بەس ئەوەی کە فەرمێ وينزل من السماء من جبال تو باسی هەورەکە جایتە فەرمێ لە شاخەکانەوە خی گەورە بارانیان تەرزێنێتە خوارێ ئەم جیبالە کەس نەیبینێت چون ئێستا بە تارە ئەچینە سەر هەورەکان وکو شاخ وایە مثلا يعني لفظەکە خۆی ئیعجازی علمی چیە ئەو لەفزەی کە قورئان بەکاری لەفزەکەی زۆر وردە يعني هو بس جوراني شعرنا تشبيه نبي جوران شعرنا بكو نيس سروج بكيشة بله وينا كجوانا كيشة إن جاء فرمي أم جبال نزار أكيد إن جاء فرمي فيصيب به من يشاء ويصرفه عما يشاء يكاد السنا برق يذهب بالأبصار شر نية أنا لهم هو باران به همو دروس تبي بس خاي قالوا يستيسرين باران ناباره بالمناسبة زور بس يواكن ملحدة كان كاتي خوي حتى كما كان جميعات كاك يوارن خوي جورا بارنا بارنا وسواني وني للصين بارنا بارنا وكا سوى عنوت راسني ايش راسني كز بارينا بارنا وتأسى بلا محاولة كان بيجوزنو هوريك وهوريك بلام جاي توشي مصيبة يعني كاتا من اختصاصي خوي كاتا لم اما كان آياتك انجا مثلا وكو باسم كر خوي جورا باسي هنوينا كافر فيه شفاء للناس فعلا شفايتها أو آتاني كباسي شتي طبية كمثلا أما أنا مي دركوتو أم خصانا راسا بلا متى ما بيه حد يخويها بينابي لو زيادة الرأيت يا بكري لا سنتي بيغمرة صلى الله عليه وسلم أفرمي
کاتێک ئینسان لە لەشی نازم کا خایدەگەر باسی ڕۆژە کۆرپەڵە لەشی لە دەستکی دایکایەتی کە ئەکەوێتە 42 ڕۆژ 42 ڕۆژەڵێ 42 ڕۆژ لەو ڕۆژە خی گەورە شکلی ئینسانەکەیاتێ تەفسی لە شتەکە باشە بۆچی پێغەمبەر باسی 42 ڕۆژەکە ئای کابراڵێت تۆ مشکلەوە نە سەری خۆ بۆ یێشێنی دوو لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەنجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ژمارەی جومگەکانی لەشی ئینسان بریتێ لەوەنە ژمارەیەکی بالضبط تحدید دایەتێ ئەوە لە فەرموودای هاتوو بەڵا ئیجازە فەرمودەشا هەیە بۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی ئەو عەدەداکە بۆچی باسی 42 ڕۆژەکە باسی 360 جومگە زۆر یەقینی نەدات کەمانە خۆی لە خوای دەریخا فعلاً بەو شێوەیە کامە چۆنەڵێ سیقەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە وحیەکە و وحیەکەش لەلایەن خواوێ ئەمە طبعاً مصداقیشە بۆ ڕاستەتی سونە هەر حەدیث نییە سونەش صحیحە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثەکە فەرمێ هیچ ساڵێ لە ساڵێکی تر باران زیاتر نابارێ هیچ زانێ وایە دۆزراوەتەوە بە هیچ شێوەیەک هیچ ساڵی باران نابارێ ڕاستە لە سلێمانی کەمبارێ بەڵێ سلێمانی کەمبارێ بەس وڵاتێکی تر زۆرە بارێ خی گەورە اینجا فەرمێ مەرەج البحرین یلتەقیان دۆزراوەتەوە ئێساکە بەحرەکان بینەهما بەرزەخ لا یەبغیان بینوتوانە ڕسمەکانە دوو بەحرەکە هەر بە چاو دیارە شقلەکان ینی ڕێنگەکانیان جیاوازە بۆچی جیاوازە لەبەرەوەی خستی ماوەدەکانیان جیاوازە جا فەرمێ بینەهما بەرزەخون تۆ بە چاو نایبینی بەرزەخە بەرزەخ ینی لە بینی دوشتە بەرزەخ بینی ژیان و قیامەت بەرزەخی پێڵن ژیانی بەرزەخ ئەم بەحرە ڕاستە يلتقيان ئەگەن بە یەک جیاوازن بەسە فەرمێکی بەرزەخ لە بینیانە یعنی شتێکێ نەعایدی ئەم لایە نەعایدێ ولایە بەڵێ فعلەن وایە ئەو ماسیانەی کە لێرە ئاژین جیاوازە لەم لا نەگەرەوە ئەوی ناوەڕاستەکەش جیاوازە بوو بە سێ ژینگە و هەروەها چڕی ئەم خوێ لێرانەوەیکە لێرانەوەیکە لێرانەوەیک یعنی ئەمانە هەمووی شتە وردۆ دەزیاتر چەند باسیشمان کرد بەس لە کۆتایی بەرنامەکەمە حەزەکەم هەر تەکیدی بکەیتەوە ینی خەڵکەکان ئەڵێن قورئان کتێبی هیدایەتە کتێبی فیزیا و کیمیا و بیرکاری نییە جەنابتان تا مش لەگەڵ قسەم ئەگەر مەبەستەکە نیەتەکە باش بێ فعلا قورئان کتابی هیدایەتە بەس لە هەمان کاتە کتابی تەشریعە طبعا ئیجازی تەشریعیشمان هەیە لە هەمان کاتە کتابی با بڵێن پەروەردەکردنی ئینسانە و کتابی کۆمەڵایەتیە تربێتی کۆمەڵایەتی دەکات و کتابی معجیزەشە لە هەمان کاتە بێ سەبەب نییە کە لە ژمارەی ئاياتی ئەحکام زیاتر ئاياتی علمی هاتوو ئاياتی ئەحکام نزیکی 500 ئاياتمانەیە کە باسی حکومەکانەکە نوێژ و ڕۆژ و زەکاتوانە بەڵام 1300 تقریبا باسی شتە زانستیەکانەکە مادەم وایە قورئان باسی کردە تۆ بێ گرنگی بە قورئان بی کاتێککە تۆ بە تەرکیزە ئەوی خوێنیتەوە بۆ دەرەکەی ئەم قورئانە ئیجازی تایە ڕاستە لە زمانی عەرەبی زۆر هەڵەگرێ جاری وایە ئەو شتە حەقیقەتە جاری وایە مەجازە بەڵام ئەوە یعنی مەنعیەوە ناکە حەقیقەتەکەشی مەبەست بێ خوای فەرمێ بەعوضەة فما فوقها یعنی خوای گەورە نمونەیەک هێنێتەوە بەلایەوە اعتیادیە کە نمونەیە بە مێش و لێ بێنێتەوە و لەو بچووکتریش یان لەو گەورەتریش هەردوو تەفسیرەکە بێ فما فوقها یعنی تۆزە لەو گەورەتر بێ و تووشیان لەو بچووکتر بێ بەڵام تۆ کاتێ بیری لێکێت تۆ خوای گەورە بۆچی نافەرمێ بەعوضەة وأكبر منها وأصغر منها وشي فما فوقها بەڵێ فما فوقها یعنی لەو گەورەتر بێ بەڵام کاتێک بە زانست ئاگەڕێیت کە لە سەر و بەعوضە شتێکی تر هەیە شتێکی حیوانێکی یان با بڵێ حەشەرەیەکی بچووکتر هەیە لەو لەسەر ئەو ئەرشی کەواتە ئیشارەتت پێەیە جاری وایە ئەعجازی زانستی ئەبێ ڕێنمایی مامکە بۆ ئێمە شتی علمی دۆزینەوە و ئێساسەیەکێکی وەکو ابن حەجەری عەسقەلانی کە کاتی خۆی شەرحی فەرمودەکانی کردو کە باسی دروستبوونی ئینسانەکە لە نێرومێ بەڵێ خەم کەسێ زانێ لە نێرومێ دروستە بێ ئافرەتی شوونەکەوانی مردی نەبێ مناڵی نابێ بەڵام لە علمی زمانی ابن حەجەری عەسقەلانیە ئەم علمەی کە لە یۆنانی شتەکانەوە هاتەوە توێتی دروستبوونی ئینسان لە خوێنی حەیض دروستە بێ بەڵام تۆی پیاو تەنها بۆ ئەوەیە کە بیتروکێنێ و تاوابێ ابن حەجەر لەو زمانەیە خۆنە علمی کۆرپەڵە زانیوە میکرۆسکۆپی توێتی من ئەمە ناچێت عەقڵمەوە بە پێی نەسەکانی قورئان و سونەت ئەم قسەی ڕاست نییە ئەبێ لە هەردووکان دروست بێ دۆزراوەتە فعلا هەردووکان دروستە بێ چەند کڕۆمۆسۆم لەم لایە ئەوە کڕۆمۆسۆم لەو لایە کەواتە جاری وا هەیە
شتەکانە بۆ یەک لاکاتەوە دوو شتێک بەشەر ئینسان خلافی لەسەر بێ ئیعجاز قورئان پێتەڵە کامیان بەرەو ڕاستیەچێ بەزگوتم ئەبێ ئالی خۆی پێهستێ وی لە دوایی کاریسێ دروستەوەیانە بەعکسەوە بگەڕێتەوە سەرمان جزاك الله خير هذا بینەرە بەڕێز و خۆشەویستەکان ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەمان هێنین زۆر سپاسی بە ڕێزکا دکتۆر دیاری ئەحمەد سەنووسەری گۆڤاری هەیڤەکەین گۆڤارێکی زانستیە وە گرنگی بە زانستی ئەعجازی زانستی قورئان و فەرمودەدا دەستیان خۆش بێ زۆر سپاس بۆ هاوڕێیانەش کە لێرە ئامادە بوون زیاتان کێشە سپاس بۆ هاوکارانم بۆ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان تا دەرفەتێکی تر پێتان نەگەینەوە بە خواتانە سپێرین خواتان نەگەن.